لەبەرەوە خوای گەورە بۆ دروست کردوون ئەلێرەوە ڕژێنەکە دەرەکات لە تەنکی سەرەکیەوە ئەی خاتە ناو دەمەوە بۆ ئەوەی کە لە شوێنە جیاجیاکانەوە ئاو بڕژێ بەسەر دەم و زمان و بەسەر پارووە. ئەم سیستمە چۆن ئینسان هەستی پێیەکە ئیساکەنە ئەم بەڕێزەکە لەگەڵ منایە هەست بۆ ناکا کە من ئاوێکی گەرم دۆیەکی ساردم لە بەردەما داناوە پێڵێن فەرموو دەست نابە ئێمە لە خزمەتتاین و ئەمانەشمان بۆ داوا کردووە. ئەمە هەر کاتێک ئینسان صحیح بوو کە ئەم خواردنەی بینی چاوی ئەڵێ گوێی ئەڵێ شتێکە بۆ دانراوە بێ خۆتی بۆ ئامادەکەی ڕژێنەکانی مەعیدە خۆیان حازرەکەن نەخێر ڕژێنەکانی لیگ پێش خۆیان پێش ئەوان خۆیان حازرەکەن هەمووی ئامادە باشە بۆ ئەوەی کە ئێستاکەنە ئیستیقبالی خواردن کە خۆ خواردن هەروە بە ئاسانی ناخورێ. خۆشەویستەکانم ئێوە وازان کە ئێمە ڕۆژۆشکێنین یەک کۆڵ منەتیشەکەین بەسەر خوایە وازان هەروە لە بەلاش و لە گۆترەوە هاتووە نەخێر. ئەمە ئەبێ جسمە ئامادە بێ بۆ ئەوەی کە ئیستیقبالی خواردنە بکە.